کاتێک پرسیاری سەرکەوتنی استراتیژەکەی دەکەن لە سووریا و لە عێراق، باراک ئۆباما بێ ڕاوەستان و دوودڵی باز لە دەستکەوتەکانی پێشمەرگە و شەڕەنان دەکات لە عێراق و لە سووریا. ئەمە بەهێزترین چەکی دەستی وتەبێژەکانی وەزارەتی دەرەوە و کۆشکی سپیشە بۆ ڕەتدانەوەی ڕەخنەی نەیارەکانیان. ئەمریکا لە ڕاهێنانکردن بەهێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووری زیاتر لە 1 ملیارد دلاری خەرج کردووە و بە پێی وتەکانی جەنەڕاڵ ئۆستنیش تا ئێستا تەنها 4 بۆ 5 سەرباز لە بەرەکانی جەنگ داماون لەوانەی کە ئەمریکا ڕاهێنانی پێکردوون. لە بەدادەچوونێکی NRTدا لە واشنگتۆن ئەوە بەدیار کەوتووە کە تورکیا ڕێگری سەرەکی بووە لە ناردنی چەک و هاوکاری بۆ شەڕوانانی یەپەگە. لە ئێستادا ئەمریکا بە دوای بەدیلێکی تردا دەگەڕێت کە ئەویش لێک نزیکردنەوەی پێشمەرگە و شەڕوانانە بۆ هەماهەنگی زیاتر و پەرەپێدانی پەیوەندی نێوان ڕۆژاوای کوردستان و هەرێمی کوردستانی عێراق. لەو بارەیەوە مایکل لاڤالی قسەکەر بە ناوی نووسنگەی ڕۆژنامەوانی برێد مەگۆرگ بە NRT ڕاگەیاند کە ئەمریکا پشتیوانی نزیکبوونەوە و هەماهەنگی زیاتری یەپەگە و پێشمەرگە دەکات لەو پێناوەشدا هەنگاوی ناوە. ئەم هەنگاوی ئەمریکا تورکەکانی نیگەران کردووە، بەڵام جەنەڕاڵ ئۆستن ڕایگەیاند کە ئەمریکا ئەم ڕێگەیە وەک استراتیژێکی نوێ بەگەردەخات، چاوەڕوانیش دەکرێت هاوکاری سەربازەکانی ئەمریکا بۆ پێشمەرگە و شەڕوانان زیاتر بکات. مارک تۆنەر وتەبێژی وەزارەتی دەرەوە بوونی استراتیژێکی نوێی پێشڕاست کردەوە، بەڵام ڕەتی کردەوە وردەکاری ئەو استراتیژە ڕوون بکاتەوە. وەک ئەزانن پرۆگرامی پرچەکردن و ڕاهێنان بە ئۆپۆزیسیۆنی سووریا شکستی هێناوە، وەک ئەوەی جەنەڕاڵ ئۆستن باسی کرد. ئایا لە ئێستادا ئێوە بیرتان لە استراتیژێکی نوێ کردوێتەوە بۆ زیاتر پرچەکردنی یەپەگە و چەکدارەکانی تری عەرەب و تورکمان کە لە ڕیزی یەپەگە شەڕ دەکەن لە سووریا بە شێوەیەکی ڕاستەوخۆ پرچەکیان بکەن؟ Speaking more broadly, we're going to continue to support those groups. I don't want to attempt to پشتیوانی ئێمە بۆ یەپەگە بەردەوام دەبێت، بەڵام ناتوانم لێرە وردەکاری زیاتر باز بکەم کە ئەم پشتیوانیە چۆن دەگۆڕدرێت لە چەند مانگی داهاتوودا. لە ئێستادا بە هێرشی ئاسمانی باشتر پشتیوانیان دەکەین کە بەهۆی بنکەی ئەنجەلیکەوە ئەم پشتیوانیە کاریگەرتر بووە. تورکیاش لەمەدا هاوکاری کردوین. ئەمە بەردەوام دەبێت، بەڵام ئێستا ئێمە سەرقاڵی پێداچوونەوەین بە تەواوی پرۆسەکەدا. من نامەوێت جارێ باسی وردەکاری ئەم گۆڕانکاری نوێ بکەم. ئێمە دەمانەوێت کار لەسەر پێشخستنی استراتیژەکەمان بکەین. لەم نێوەندەشدا دەمانەوێت زیاتر هاریکاری یەپەگە بکەین، چونکە زۆر کاریگەر بوون لە ڕوبەڕوونەوەی داعشدا، بەڵام نامەوێت ئێستا وردەکاری ئەمە باس بکەم چۆن هاوکاری دەکرێت. لە ئێستادا دۆخی سووریا بە دیارترین خاڵی لاوازی سیاسەتی دەرەوەی ئەمریکا و ئیدارەی ئۆباما ئەژمار دەکرێت. ئەمەش خاڵی لاوازی دیبەیتی کاندیدی سەرۆکایەتیەکانی دیموکراتەکان لە بەرامبەر کۆماریەکانی نەیاریاندا. بەڵام ئایا ئەم استراتیژە نوێی ئەمریکا بە لێک نزیکردنەوەی باشووری کوردستان و ڕۆژئاوا تا چەند دەتوانێت ئەم هیوایە بۆ ئیدارەی ئۆباما و دیموکراتەکان بگەڕێنرێتەوە و داعش زیاتر تێکپشکێنرێت؟ ئەمەش ئەو پرسیارەیە کە ئیدارەی ئۆباما ئەوداڵی وەڵامە بەدوایدا. سەرکەوت شەمسەدین، NRT، واشنگتن.